ئەمە هەر لە منداڵی پێکەوە بووینە منداڵی تەیراوەینە نەوڕۆهاتین پیرۆزبایی لە مامۆستای بکەین خوا مبارەکی دەکەن ئینشاءالله دەستان خۆشوی زۆر بەخێر بن ڕاست دەکەین مامۆستا وڵا مامۆستا ئەمە ئەو مەبدای جوان تطبیق کردێ بۆی کەوە من لا يملك قوته ولا يملك قراره بریا بە هەموو مامۆستایانی ئاینی وا تێگەیشتمان کەەوە مۆزف ئەو قاف نینە وەکو پەیامبەرەکەن ینی پەیامیان پێ جناب الحەملە ئەوت باش بەکردەوە ینی ئەو سەلماندیە خۆش بیاڕێبیڕابمان تەجێ حوسنی ظەنی جەنابتان و تێکڕای خەڵکی باشن ئینشاءالله وڵا ئەمە مامۆستا لێمێژە دەناسم هەردەمەوە سەربەرز و ڕازگۆ و حەق بێژ بووە ئەمە هەر لە منداڵی پێکەوە بووینە منداڵی تەیراوەینە تەیراوە ئەوەی باشی تێدا ئینشاءالله بە پرۆژگایکی گەورەتر دەبینین ئینشاءالله و بێجگەلەوەیکەوە خۆت قازانجەکەی خەڵکەش زیاتر قازانجی دەبێت ئینشاءالله دەستان خۆش زۆر خۆشحاڵ بووین مامۆستا سەرکەوتوو بن جەناب خۆشحاڵ بووین زۆر كل ضلال أعددنا بضع رسالات تحمل نورا للأجيال ولكي لا ننطفئ هلم